ئەم شارە چەندە جوانە، ئەوەندەش چیرۆکی تاڵ و شیرینی لە ناودڵیدا هەڵگرتووە. ئەمڕۆ یەکێک لەو چیرۆکانە دەستگای خێرخوازی بارزانی و بەرنامەی نوژینی هێنایە شاری سلێمانی. چۆن فرمێسکێکی خەم لە چاو هەر هەژارێک بڕژێت، دەستەکانی دەستگای خێرخوازی بارزانی لەوێ ئامادەیە بۆ سڕینەوەی. ئەمڕۆژ هاتوین تا چیرۆکێک بە شادی کۆتایی پێبهێنین. ئەم دوو منداڵە ئەوەی لە ژیانیان شک دەبەن ئامێزی دایکیانە. چۆن باوکیان ڕۆژێک لە دەرگای ماڵەکەیان دەڕواتە دەرەوە و ئێدی ناگەڕێتەوە. ئاوارەی ئەم خێزانش لە دوای باوکیان دەستی پێ نەکرد، بەڵکو لە دوای ئەوەی ئاگر بەردەبێتە ماڵە خەنجیلانەکەیان، ئەگەرچی بەکرێ بوو بەڵام سەقفێک بوو لە سەریان. بوویە تەنها ئەوەی بەدەستیانەوەیە بوویان مایەوە. ئێستاش بە دوای پەناگەیەک دەگەڕێن کە تێدا ئارام بگرن. ئێستا ئەمن تەلەفۆنێکی سروەخانی دەکەم کە بەرپرسی دەستگای خێرخوازی بارزانی ئۆفیسی سلێمانیە. ئێمە کەیسێکمان لە ناو دەستە بە ناوی لەیلا خان. ئەو کەیسە بەڕاستی چیرۆکی ژیانی لەیلا خان زۆر سەرنجی ئێمەی ڕاکێشەوە کە بەرنامەی نوژین. لێ دەمانەوێت زیاتر زانیاری لە سروەخانی وەربگرین، بزانین ئایا تا چەند ئەم خاتونە شایستەیە ئێمە وەکو بەرنامەی نوژین هاوکاریەکانمان بگەینێ. وەڵەگەڵ خۆی قسە بکەین بزانین چیاڵێ. ئەلۆ سروەخان، چۆنی باشی ئەحواڵت؟ دەرچاوەکانم سپاس دەکەم. سروەخان، ئەمە کەیسێکمان لەبەردەستە هەری ئۆفیسی سلێمانیە بە ناوی لەیلا خانی. اینجا ویستمان بزانین کە بەڕاستی لەیلا خان بە کورتی چیرۆکەکەی چییە و فعلەن شایستە ئێمە هاوکاری بکەین؟ دەستان خۆش بێ، کەسێکی باشتان هەڵبژاردووە. ئەڵێوەڵا ئەو خاتونە پێویستی زۆر بە هاوکاریە. خاتونێکە کە هاوسەری بەجێ گەشتووە و خاوەنی دوو مناڵە و دوو مناڵەکەشی قوتابین. لە ئێستاشدا خانۆکەی بەڕاستی ئەو خانووی کە بەکرێتیایەتی هەمووی سوتاگەڕی گرت، هەر شتێکی هەبوو لە دەستیە، بۆیە زۆرکەم کەسێکی زۆر باش بێت. تامام، دەستەکانت خۆش بێ سروەخان. ئەگەر ئەزیەت نەبێنە و نیشانەکانیش لۆمان بنێرە؟ چاوەکانت خۆش بێ سەرچاوان. خزمەتە میوانخانیسی و خۆش. ئەمە هێلانەی ئەم خێزانە خەنجیلانەیە، گەرچی ئومێدیان زۆرە بڕوایان وایە ئایندە گەشترا، بەڵام تەنگی ئەم شوێنەی کە ئێستا لێی دەژین ئەوەندەی تر ئەم خێزانەی دڵتەنگ کردووە. سەرباری ئەوەش بەم جێگایە شکرن، هیچ نەبێت ئارامگەیەک هەیە کە لە سەرما و گەرما بیان پارێزێت. لەیلا گیان چۆنی باشی؟ ئینشاڵڵا باشە بین. ئینشاڵڵا سەلامەت بێ. چەند مناڵتان هەیە؟ دوو مناڵ. بەڵێ. چۆن سوتا ماڵەکەت؟ وەڵڵاهی نازانم، من لە ماڵ نەبووم. باوکم چەند ساڵە، عنی 15 ساڵە لە عەرزا زەلیل بوو، زەبوون بوودا. باوکم ئیتر کابرایەکمان بۆ گرتبوو بەنگلادیشی، تەلیفۆنی کردی باوکە تەواوە بێ، باوکە ئەمرێ. تر من هەموو ڕۆژێ ئەبواە نانم لە ماڵی خۆشم نەخواردایە، بەس فریا بکوتام جلەکانی باوکم بێنە لە ماڵی خۆم بپشتاوەشتم کرداتەوە بێ. ئەو کابرای بەس من پاکی یەکەم و جلوشت و ئەو شتانە ناشۆم، یعنی ئەو شتانی بۆ ناکەم. ئیتر ئەبواە من دائیمە پێکم لە ماڵی خۆمان بۆ پێکم لە ماڵی باوکم. ماڵی باوکم لە کۆڵانی ئەودی بوون. دوای حەفەت دەقە بەخوا بزانم چارێکی هەر ئەوەنە دەدەق چارێکی هەر ئەوەنە وتیان ماڵەکەت سوتا، بەس تەنکی سەربانەکەم چوار بەربیل. ئەدی مناڵەکان لە چێ بوون؟ نەوتی
ماڵەکە سوتا مناڵەکان جەژن بوونە ماڵی خۆمان نەبوون چوبوونە دەر بۆ میوانی ئێشتا درەنگ بوو نەهاتوون و لە ناو کەیف و سەفای خۆیان هەبوون بەڕاستی عنی لەلەی جا خوشکەکانی کەیان بوون لە ماڵی باوکیان ئەدی کە ماڵەکە سوتا هیچ تێدەمایان هیچ خۆم دەفتەر و نییە پارەی خۆم سکی خۆم وەختی خۆی پارەم هەبوو لەخوا بەسیابێ الحەمدولیلا و ئیستا نەبوو زێڕۆژ زێڕێکی زۆرم هەبوو ئەموو کردبووە پارەکە سوتا هەمووی قاقەزە سووتە پارە کەواتە ئێستا ئەو خانوویە ئیچەیەکە ئەمە کرێت تێدام ماڕی 250 ئەدەم نازانم لە مانگی هەشت و دوو خێرخوازاتون کرێکیان بۆ داوم من ناتوانم ئیشکەم لە عەزر تا بیستنی چەند ئیجارەت لەسەرە تقریبا وا بزان 5-6 شتێکەوە بخۆ ئەو نەزۆرە بووم ناژمێرە ساحەبخان وەزانی نووسیەتی ئەدی چ ئیشێک دەکەی نانک و پەیدا دەکەن ناتوانم ئەمە نەگەڕام شەوانە دوی شەو مارکێتەکان داخلی لە مناڵ و مناڵەکانم نەمرێ لە برسا کوڕەکەم چاوێکی کوێرە چاوێکی نابینێ کچەکەم نەخۆشی دەرونی هەیە ینی خودەی سامەی بوو دای لەسەری شێتی کرد من نەمزانی تووشی خودەی سامە بووە ئێنە هەرچی لە ماڵا بێ شوشە بێ پەنجەرەکان وەختی وا دانشم لە بەر پەنجەرە نشکێنە دەست و ملی خۆی نەبڕێ ئەڵێ ناتوانم بژیم ئاوە لەم ژیانەدایە سیرەکەین ئەنجەڵە چێشی تیانیان برسیمە حەزەکەم وەکو مناڵی خەڵکی پرتەقاڵی بخۆم نییە حەزەکەم سیوێ بخۆم نییە حەزەکەم قۆنەرێ بکەمە پێت نییە چەکەت واڵێ زۆر حەزەکەم بۆ شاپۆ سەر مشۆب نییە قژی لوو لە قژیشانە ناکرێت ناتوانێت بە هەموو شتیانی مناڵە لە وشیانە بەرزە هاتبینێتە ئەم حاڵە سفرە من شارم بچم بە مارکێتەکان سیەوە گەری و فڕەبەن کۆی کە بۆ پرتەقاڵە گەری و بەخوا ئەوەستم ئالەیە مناڵەکە دەوڵەمە ئەم خەڵکی گەڕەکە تۆزێ دەوڵەمەنن خواردن دانێن بۆ پشیلە بەخۆ ماسییان داناوە بڕام کردو پشیلەکە دەبیتێنن هێناوە بۆ مناڵەکانم بە 6 مانگ ماسییان نەتیوە یانیا وەزعەیەکی کولە مەرگی کولە مەرگی یانیا نابێرم بچمە خوارە ساحەبخان و بمبینێ بڵێ دادەکەی ئەو کرێ بمێ وەکو ئەو خەڵکە منش بم بە سەحەبی یەک ژوور خۆم ئەو مناڵانە سەربەست بین ئەیتر ئەوەنە کەس دێتە سرم بڵێ کرێ خانوو شەوێ بەڕەحەتی بکە و ژیانم زۆر سەختە بەخواتەوە لە بیرم قاچەکانم لەدەستداوی سەر ناتوانم بچم شەوانش بۆ مارکێت و شتانە داخلێ بچم قاچت چ کێشەیە ئێسقانەکانی سواری یەکتر بێ دکتۆر ئەڵێ عەمەلیاتی بۆ نووسیمەوە ئیشعاکەمە ئەڵێ ئێسقانەکانی قاچە سواری یەکتری بووە ئەبێ بە 6 ملیۆن من بە عەمەلیات بۆ چاکەکەم ناتوانم قەریک قاچەکانم لەدەستێ کوڕەکەم کوێرە عەدەسەکەی مانی 406,000 بێ بم بە عەدەسە هەفتانە بێ عەدەسەکەی بۆ بگۆڕم هەر عەدەسێکی بە $70 ئەوە راپۆری نەکەیەتی وەسڵەکانێتی یەک وتم بۆ ئیمتیحانە نەبرێ داوام کرد لە کرێخان و ساحەبەتم توخوا ئەممانە با کوڕەکەم نەکەوێت لە مەکتەب توخوا با ببینێ چاوەکانی ئەس عەدەسەکەی بۆ بکڕم بە 250 زۆرم ڕجاکە لە کابراوتی پاکەتێکە پاکەتەکە شەشی تیابایی ئەوەنەیە ناتوانم ئیتر زۆر گریام زۆرم هاوار کرد باش و کەسێک شاو 100,000 یا پێم قسمە سەری عەدەسەکانم کڕی بۆ کوڕەکە بەسەر ئەوەی شوچکی ئەوەنە نەی خوێندبوو چایی نەیبینی 3 دەرس کەوت حەزیان لە شتە ئەوەنە چوشتی پیسم خوارد جگەرم خەریک و لە ئیش بکەوێت عنی زۆر هیلاک و ناڕەحەتم عەمەلیاتیان کردن یعنی بەڕاستی ئا سووکە جەڵدەیان دەموچەڵمەمی ئاوسا سووکە جەڵدەی لە عەزرتا لێیام یعنی چۆن جەتە لێ نایەت نەمانێکە نەدووە نەسیکری خان و کەس نییە کارەبای زۆرم بواتەوە کەس نیە بیدا یعنی خەوە بینین مناڵەکان وانە توگونیان نەزانی گۆشتیە یعنی هەموو خوایەت برمە ڕۆژێ بردمنە هینێک لە فەخانەیەک ئەو شتە کچەکەمتی ئەوە چییە دایکێکیان ئەوە پێڵەن گاز کابرای شاگرداوە حەبسدا بۆ سێری کرێ ینی نازانی گەز چییە گۆشتی مریشکە و گۆشتی حەیوانە کچەکەمەوی نازانم گۆشتیە بەڕاستی کچەکەم تایسە گۆشتی نەخواردەوە ئیستاش لەو ڕۆژەوە نەبوو بکڕ سوێری خواردی من تامرم گۆشت ناوە ئەوەنە بەستی گۆشتەوەی تی سوێری خواردی دەزان دایکم پێی ناکرێت نایخۆم 4 ساڵە 5 ساڵە کچەم گۆشتی نەخوارد 4-5 ساڵە کچەکەت گۆشتی نەخوارد تەواو سوێری خواردی تا ئەمرم نایخۆم چکە دایکم پێی نەبوو سابوونێ بکڕە سەرمان بشوێت سەرمان خەریکە ڕشکەکە ئەمڕۆکە ئیفتار بە چ دەکەی ینی چ دەخۆی لەگەڵ مناڵەکانت وەڵی پێتەڵەما داواکەم لەخوا
بەڕاستی پێتەڵێم ڕۆژێکە بیخۆین دەنیە بیخۆین من مناڵەکانم ئەمرن لە برساوە تووشی بەد خۆراکی بوون تووشی نەخۆشی دەروری بوون لە برسا من ئەو خۆم قەینا مشکی لەم نییە مناوەتەوە چڵ ئێسقانمام دەخۆم دا بەدەست خۆ ئەلەوانی هەمووی ساڵێکی کەنە بە ئاوا بوو بەس من ئەمرم بەڕاستی ئەوچکەوە چڵەلیە ئەوە قاچم لە دەستکەوە ئەوە چاوەکانم کەس بوو ئیتر وردە لە خەموو خەفتە ئەمرم سرم بوو بەخوری لە عەزرەتا من $70 هەفتانە ناتوانم عەدەسی چاوی کوڕەکەم بکڕم ناتوانم سەر ئەو پەرکەمی هەیە من دەرمانی سەر ئەو پەرکەمی بۆ بکڕم مەگری خوشکە لەیلە بەخوای گەورە گیانم بۆ بەسە هۆڵ خوێن دروست ناکەم بەسێ بتڵ خوێنم تێ بکەن ئەڵێ لە بێت خۆراکیە خوێن دروست ناکە گیانی ئافرەتە بەخوای گەورە مناڵەکان ببینم و ئەفرم ئەو کوڕ ببینم سی بۆ دەوەشت ناڵم بچێتە دەر خۆیان دەستیان بە زەعیفی خۆیان بە کزی خۆیانەکە ناوێت ڕەفی خۆشت ببینن جلی جوانیان لە بەرامانی چیانیە لە بەرە وەڵا چاکەتی نییە لەبەر کوڕەکەم خەریکە ڕقی بێتەوە لەسەرما خوا نەکە ئیشاڵڵا ئیتر وردە دەموچامە ئاوسێ گەشتە ئێوارە دەموچامە ئاوسی ئەوەنە بیریلەکەم دکتۆر لە ناوێ بیریلەکە دو جڵدەک لە ئەوورم ئێوارە من دەموچامە ئاوسی سرم ئەمدامە ئاوا ئاوسێت وەست من زۆر شڕوە قاچەکانم لە دەست نێم بتوانم بچم هەر تەماتەگەنی و پەرتەقاڵەکەنیش بێبێنەوە بۆ مناڵەکان هەر بەس قاچەکانم لە دەست نێم شەو بۆ سەرما بەفر بەسەرما شەوێکیان عەرەفە بوو پار بەخوا ماڵێت تۆزی عینە سەمونخانێک وەری ترشاویان فڕێدا بوو چم هێنا وتیدا دەنەی خۆی خراپە پیسە وتم کاکە یان بانی جەژرا من هیچ نێبێ مناڵەکان ئەو بکە ترشاویان هێمە خۆن تیدا دەنابێ ئەی کەس لە هینە کەس شتی بۆ نهێنایتونە وەڵا لە دەرگای کەسم نەیەوە لە ڕوون نهاتووە کەسش هەستم پێ ناکە کابرا چوو ماڵی ئاوا بێ 4-5 سەمونی بۆ هێنا تیش نەکەوتی تی ئێوارە چیمان خۆرتی وەڵام بەرێن جوش لەو گۆشت هەمووی ماوەتە وی فڕێتی بۆ فڕێتی ئایر هەمووی بۆ بخار بە مەرجەڵەکە بێن وەڵا خواڵ ناگرێ وتم خوایە شەو مناڵەکانی منی تێر کرد زۆرم پێخۆش وتم بۆ جژنەیە زۆر گریان بەوشەوە وتم ئەم جژنە نانەبوو بێم بە مناڵەکانم دادەگیان ئێمە زەرفێکمان پێیە حەزەکەین یەکێ بەیەکە بوت بخوێنم بزانم بەرنامەی نوژین لە دەستگای خێرخوازی بارزانانی لەسەر شاشەی کوردستان 24ەوە دوای ئەوەی کاگوێبستی چیرۆکە تاڵەکەت بووین بەڕاستی هەنێشتی وای تێدایە کە جەستەم دەلەرزە لەبەری بەڕاستی زۆرم بەسەر یعنی وەکو ژنێک تحملم نییە بەڕاستی تحملی ئەو هەموو شتە بکەم کە بەسەری تو هاتووە ئینشاءڵڵا خوا هەموو دەرد و خەفەتەکان و نەخۆشیەکان ئەمڕۆکە کوتایی پێدەهێنێ چیتر فرمێسکەکانت نەبینم یاخوا هەمیشە دڵخۆش بی لەگەڵ مناڵەکانت بژی بەبێ منەتی بەبێ ئەوەی چاوت لە دەرگای ماڵەکەت بێ کە کێ هاوکاریت دەکات چیتر مەگری لە ڕەحمی خوایە و چاوم یەکەم لە خوا دووهەم لەبانی لە بنەماڵی بەرزانی داواکەم تو خوا لە کرێچێتی ڕزگارم بکەن دادەگیانە بزانین ئەمانە چی تێداوە نازانین بەڕاستی ئەمە وەکو دیارە ئەمە دیاری دەستگای خێرخوازی بارزانانی لە بەرنامەی نوژینە بۆ جلوبەرگی مناڵەکانت حەزەکەین بەڵێ ئینشاءڵڵا لە بوو جەژن لە پیانی کالەکەی دڕابوو لە بەرانی جلوبەرگی جوانیان لە بۆ بکڕان یاخوا پیرۆزت بێ تو زۆر باسی چای کوڕەکەت کرد کە دەبی عەدەسەی لە بۆ بکڕی بەڵێ ئەمەش لە بۆ عەدەسەی چاوی کوڕەکەتە کەرەمکە ئینشاءڵڵا خوا شیفای لە بۆ دەنێرێ سەلامەت دەبی داگیان ئێمە لە بەرنامەی نوژین لە دەستگای خێرخوازی بارزانانی بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانانی چیتر نامانەوێ ژنێکی ئەم وڵاتە خاتوونێکی ئەم وڵاتە گەنج جوان وەکو جەنابەت بچی شت کوکەیەوە لە بەردەرگای مارکێت و ماڵەکان بۆ ئەوەی بژێوی ژیانت پێ پەیدا بکەی بۆ ئەینانێکی بخۆی ئێمە کوتایی بە ئەوە دەێنین ئەمەش موچەیەکی مانگانەیە ماڵی بەرزانی یاڕمی بە گەورە بچوویان و خی گەورە بێوەیانکەیت و حەفوزیانکەی خۆی گەورە لیان ڕازی بێ ئەو خۆی گەورە لیان ڕازی بێ با بەدەمی منواتن ئەو خۆی گەورە بەدەمیانە بچێت خوشکەگیان شەڕەفی تو شەڕەفی مەیە سەربلندی تو سەربلندی ئێمەیە لۆیە ئێمە نامانەوێت چیتر محتاجی هیچ کەسێک ببی و چاو بە دەربی بۆیە ئەمە موچەیەکی مانگانەیە هەموو مانگێک دەچی لە دەستگای خێرخوازی بارزانانی ئەم موچەیە وەرەگری خوا ڕزقیان بخوا لە بەڵام مسیبەت لایەن بەخوا دەست گرە بە باڵیان و
خوای گەورە بۆ ئێمەیان بێڵێ خوای گەورە دەستگرێ بە باڵیان و زۆر سپاسیانە دادەگیان هەستەکەی ئەم شتانەی کە بۆ تویان کردووە هیچێک لە ژیانت ئەگۆڕێ بۆ ئەم جژن ئەیگۆڕە ئیشەڵا تمەنام ئەوەی لیان تو خوا بێن بە دەمەوە من لە کرێژێتی ڕزگار بە تایبەت موچەکە هیچ هاوکاریت دەکە مەسەلەن محتاجی کەس نەبی بەخوا ئەوەی کرێخانۆکەی نازم بەشی کرێخانۆکە بکەم کرێکارە باکە و ئاوەکەم لە کۆڵ کات و ئیشەڵا کرێ پاس و ڕۆژانی مناڵەکانم لە کۆڵ کات و بخوات و ڕۆژی لە فێ بە 1500 ساردێک بە 500 مناڵی 2000 ئەوێ مثلن نا ڕۆژانە ئەبێت تۆ 500 حەزەکەی بەس بۆ نانەکە و بۆ ڕۆژانەکەیان بەقورعان معیشت زۆر گرانە فریا یەک شت ناکەم هەیە دوو معاششیە ڕڵێ فریا ناکەم بەخوا من 250 کەس نیە بماتێ لە کرێچێتی دەرچم عزت و سەربەرزی خۆم دانیشم ئەگەر لەبەر جادەش بێ لە فێشتێ بفرۆشم بۆ مناڵانی ئیشەڵا خوای گەورە قاچەکانم لە دەست نێم بتوانم ئەوە بکەم توانم مناڵەکانم بە بۆ مەکتەب قاچەکانم بێن وەجێ خۆی ئیشەڵا عەمەلیاتەکەم بکەن عملیاتەکەم گرانە داوای 6 ملیۆنم لێکەن ناتوانم ئەڵێ ئەو ئێسقانانە بێ یەکی کە ڕاستگەینەوە مووی لار و قاچ دکتۆرەکە لە 6 ساعتی پێچە زۆری پێچە زەحمە زۆرە کێشی ناتوانین مەسرەفەکەی گرانە ئەبێ دووسێ بتڵش خوێن حازرکەی ئیستا من چل دانە ڕۆژە خۆم نشتۆ چل دانە ڕۆژە خۆت چل دانە ڕۆژی ڕێک ئەم عەبدە خۆی نشتۆ بە عزت و جەلالی خوا بۆ خۆت نەشتۆ خۆش بووم نەمتوانی سەرما بوو سۆپامەئینمان نییە حمامەکەممان تکە تکەکە برادەرەکانم شتێک ئەڵێن بزانم چییە؟ تەلەفۆنە؟ سروەخان؟ باشە؟ ئێمانخان؟ بەڵێ سروەخان لە بەرنامە تەواو بووی؟ ناوەڵە لە ناو بەرنامەی سروەخان کە تەواو بووی بۆ ئیفتار داوەتی ئێمەی بۆ ئیفتار؟ بەڵێ ئەرەوەڵا حەزەکەم لەیلا خان و مناڵەکانیشی بێنی لەگەڵ اینجا ئەزیەتتان کێشاوە دەستان خۆش بێ عزیزیان خواردنمان حاضر کردووە یعنی ئێوە لە دەستگای خێرخوازی بارزانی لە سلێمانی لە بۆ ئیفتار دروست کردووە ئیفتارتان دروست کردووە دەتانەوێت لەیلا خان و مناڵەکان بێن تو ئەو خوایە داوا چی دەڵێ لەیلا خان حازری بچین حازرین تو ئەو خوایە داوا لە هەموو دەوڵەمەریەکەکەم لە هەموو پیاوچاکێک لە هەموو بدەین ئینشاڵڵا دەستەکانتان خۆش بێ سڵمانێکی سەرم عەرزە هەموو خێرخوازیە تو خوا تو ئەو خوایە من لەم ناهەمەتێ دەرکەن لە کرێچێتی دەرکەن تو خوا ئیتر با من لەوە زیاتر داهماوی نەبینم تو خوا بێن بەدەمەوە عەفوەن خوشکە لەیلا سروەخان تەلەفۆنی کرد چی بۆ ئیفتار وەرنە کنەما لە دەستگای یعنی ئەوان خواردنیان لە شوێنێک دروست کردووە اینجا مناڵەکانت حازرن بێن دێن لەگەڵمان ئەدەلیان بپرسە ئەگە حازرن بە بڕۆین چونکە زۆر نەماوە باشە دەفەرم ئینشاءڵڵا لەیلا خان ئێمە حەمد و شکر پێکەوە فتارمان کرد ڕۆژێکمان شکاند عافیەتت بێ بەدڵت بوو وانێ بڵێ الحەمد و شکر بۆ تۆ خوایە الحەمد و شکر سپاسی سروەخان دەکەین زۆر سپاس دەکەم عەزیزمان نای گردنمان ئازاکە خوای گەورە ڕۆژی هەر هەمووی خوای گەورە بۆی نووسیویت ئەستاری هەر هەمووی بۆ نووسی خوای گەورە الحەمدوللا و شکر ئینشاءڵڵا خوای گەورە خێر و بەرەکەتی بکاتە ماڵ و مناڵت ئینشاءڵڵا کەی بوو ئەخیر جار کە کەسێک داوەتی کردبێ چوبیتە میوانیەک نانێکی خۆشت خواردبێ وڵا دوو ساڵەمە و پێش کەسێ بانی کردیم بۆ پارکی ئازادیەکی شیشیە یعنی شیشەیە گۆشت و شیشە مریشک بۆ کڕین هەر ئەوە بوو پێمان خۆش بوو زۆر ئەو کەسە بردینە دەرەوە پێمان خۆش بوو ئەوش تقریبان بانی مەغریب بوو تا بانگی عیشا خۆش بوو بۆ مناڵەکان تۆ زێگەڕان لەو پارکە لەگەڵ مناڵەکانیان یعنی زۆر خۆش بوو هەر ئەوە بوو ئیتر تاوە ینی ئەم 8 ساڵە هیچ هەر ئەو دەچوونە بۆت ئەدی ئەخیر جار کە کەسێک هەواڵێکی خۆشی پێ بێ بە توی گەیان دەبێ کەی بوو
دڵت پێ خۆش بێ شتێکی وتبێ بەخوا زانم ئیمڕۆ بوو شکر کاکە ڕەشید تەلیفۆنی بۆ کردم تی ئیشاڵڵا بەیانین و ئێوە هاتن یعنی زۆر زۆر دڵم خۆش بوەستم کرد زۆر گەورەتان کردم زۆر سپاس ئەدی پێش ئەوەی ئێمە و بەرنامە بکەین کەی بۆ ئاخیر جار دڵت خۆش ببێ با خەبەرێک با شتێک بەخوا هەر نەبووە چاوەڕێی خەبەر بووم ئەم خەبەرە بوو لە خۆم و خۆشترین خەبەری سەر عەرز بوو خی گەورە دای بە من کاک ڕەشیدتی ئیشاڵایی بۆ ماڵتان زۆر ئەدی نەیوتی چیت بۆ ئەکەین هەروتی دەین بۆ ماڵتان ئەوتی دێین بۆ ماڵتان و ئیشاڵە ئەحواڵێکی مناڵەکانە پرسین ئیتر نازانم شتەکە چییە هەر چاوەڕێم ئیشاڵە بەڵێ دەفەرموو چاکەشت بخۆ ئیشاڵە عافیەتت بێ قوربان فەرمایان برم دوو چاخۆریان من چا ئەخۆم الحەمدوللا بەتاڵیشی خۆم بەس ئیسا ئیشەڵاتکی خەبەری خۆشە بیستم شیرین یەکەم ئەی خۆم ئەڵێ دامی خوا خەبەری خۆشە بیستی دەمە شیرینکە نازم لە هندیەکان شابیستومە بەس هەر وایە خەبەری خۆش دامی خوا دەمە شیرینە بێ ئیشاڵڵا وەڵا هاتن شکر تۆ هاتی دادگیان پارە داپیم بۆ مناڵەکان بۆ جلوبەرگ زۆر سپاس دەکەم زۆر سپاسێم خەبەرەکە زۆر خۆش بوو گانی ماڵ بەرزانی لەخوا بەزابێ ئەو تێکۆشەرە ئەو نازارە ئەو پاڵەوانە بەڕاستی ئەو ڕابەری کووردە هەر هەمووی ئەو سەرۆکی کووردە هەر هەمووی لەخوا بەزیابێ ئەو بەرزانیانە هەر هەمووی لەخوا بەزێتیان موچێکی بۆ بڕیتە تۆ زۆر دڵم پێخۆش بوو ئەوجا شتێکشیان داپیم بۆ عیلاجی بۆ عادەسە بۆ چاوی کوڕەکەم هەر سوپاسیانەکەم ئیشاڵڵا چاوەڕێی خەبەری خۆشترشم ئیشاڵڵا ئیمانم بەوەی ئیشاڵڵا خەبەرێکی خۆشترە بیسم ئیشاڵڵا باش فەرماوە ئەمەش بخۆ باسی شیرینیت کرد خی گەورە نمتانشی وی ئەو خەبەرە زۆر خۆشە من وتم قەت دڵم درۆ ناکە ئێوە بەڕێزن خوشکە لەیلا ئێستا تو هەردوو مناڵە جوانەکانت لەم خانوەدا بن ئینشاءڵڵا چیتر محتاجی کەس نابن چونکە موچەیشتان هەیە لە بوو کوڕە جوانەکەت خەرجی عادەسەکانی هەیە پارەی جلوبەرگتان هەیە الحەمد و شکر ئیتر لەم ئەو دوا دەمەیە بزانم دوای ئەو هەموو دیارە کە دەستگای خێرخوازی بارزانی پێداوی هەستێکی چ لە ژیانت بگۆڕێ هەستەکەم خوا باوکی داو پێم خوا باوکم بردەوە نەما باوکم کاکە مەسعودیان و کاکە مەسرودیان کاکە مەسرود برای گەورەمە و کاکە مەسعودیان باوکمە خوا باوک و برای تریاوە پێم پشتیان گرتم بوون بە پەڵ بوون بە ئاڵێ قەڵایەک الحەمدوللیلا بوون بە پشت و سەنەد بۆ من هاتن بە دەمی منەوە منیان بە کچی خۆیان قبول کرد کردمیان ساحەبی خانی خۆم کردمیان بە ساحەبی داهات مناڵەکانم برسینە بن پیرۆز بایت لێ دەکەین بژی سەلامەت ئینشاءڵڵا ئەم خانوویە دەبێتە وارگەی خێر لەسەر خۆت و مناڵەکانت یاخوا هەزار جار پیرۆزت بێ دەمانەوێت مناڵەکانت بەردەوام بن لە خوێندن ئینشاءڵڵا چونکە ئەوان دەبنە سەرکردەی داهاتوی وڵاتەکەمان بە ئەمانەتەوە دەبێ و ئەمانەتە بگەینی ئینشاءڵڵا دووبارە پیرۆزت بێ یاخوا واری خێر بێ زۆر سوپاسانەکەم سوپاسی گەورە و بچووکتانەکەم هەمیشە دەستگای خێرخوازی بارزانی چیرۆکە تاڵەکانی هەژاران دەگۆڕێت بۆ بەختەوەری ئەمڕۆژ خۆی کردە خاوەن لەم خێزانە و جێگای باوکی بۆ مناڵەکان گرتەوە.